ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە کە لێسەدا مەترسێکی گەورەیە بۆ سەر جیهان و بە تایبەت هەرێمی کوردستان. لەم نێوەندەدا چەندین کەس ڕۆژانە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر دەکرێت لە سەربازرگانیکردن و بەکارهێنەرانی ئەم بابەتە. دەچمە لای عەکسەلام دەبێژی دەستگای ئاسایش سڵاو لێ بە کاکسەلام. ئامارەکانی شەژمانی یەکەمی ئەم ساڵ چیمان پێڵێن لەسەر بەکارهێنەرانی مادەی هۆشبەر؟ بەڵێ سڵاوتان لێبێت. بەڕێوەبەتی نێشتنی مادۆشبەرەکان ڕۆڵێکی کاریگەر دەبینێت لە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و ئەوەیە کە هەرێمی کوردستان نەکردە ناوەندێکە شوێنێک بۆ وڵاتبوونی مادەی هۆشبەر. ئەم ساڵ 520 تۆمەتبار دەستگیرکراون لە نێویاندا 243 بەکارهێنەری مادەی هۆشبەرن. ئەگەر ئێمە بین بەراوردی ئەم ڕێژیە بکەین لەگەڵ شەشمانگی ساڵی ڕابردوو دەردەکەوێت کە ڕێژی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ئاستێکی زۆر کەم بۆتەوە بە تایبەتی بەکارهێنان. بەڵام لە ئەستی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەڵقشاندایە ئەمەژەوە دەگەێنێت هەڵقشان نەک لە بەراورد لەگەڵ ساڵی پارە هەڵقشان ئەگە بەراوردکەین لە دوای ساڵانی 20 ئەوانەوە لەو کاتەوە کە بازرگانی پێکردن کەمترە. بەڵام بەراورد بۆ کاتانە زۆر زیادی کردووە بازرگانیکردن. کاکسەلام هۆکار چییە کە هەرێمی کوردستان بۆ بە شوێنێکی بازرگانیکردن وەکو تێپەڕینێک پیایە ساڵی ڕابردوو بەم شێوازە نەبوو؟ وەکو ئاماژەم پێدا لەم چەند ساڵی کۆتاییە واتە لە ساڵانی 21 و 22 23 بە دیاریکراوی 24 ئەم 3-4 ساڵە بازرگانی پێکردن کە زیادی کردووە لە هەموو جیهاندا زیادی کردووە. هۆکارێکی سەرەکیش ئەوەیە لە هەندێک وڵاتانی دراوسێ ئەم مادانە بەرهەم دەهێنرێن و ئەم ناوچەیە وەکومەش ناوچێکی ترانزیت بەکارهێنراوە بەگرە لە هەندێک وڵاتانی زۆر دووریش هەر ئێرە بەکارهێنراوە. ئەمە ڕێڕەوێک بووە ڕێرەوێکی جیهانی هەڵبژێراو بووە بۆ ئەوەی کە بەکاری بێنن. بەڵام ئێمە بە هەوڵ و هیمەتی ئەفسەر و کارمەندامان لە بەڕێوەبەتی نیشتیمە دۆشبەرەکان توانیمانە ئەم ساڵ بە دیاریکراوی ئەو ڕێگایە بگرینەوە ئەو بڕە بەرچاوش کە دەستی بەسەراگیراوە کە نزیکەی ئەم ساڵ نزیکەی نیوتۆن مادەی هۆشبەر 500 کیلۆگرام دەستی بەسەراگیراوە ئەوەش دەرخەری و ڕاستیە کە هەوڵەکانمان چڕکردوتەوە و ڕێگر بووین لەوەی کە ئەم مادەیە چه لەناو خۆی هەرێم و هەروەها ناو شارەکانی ناوڕاست و بەشوی عێراقیش بڵاوبێتەوە هەروەها ڕێگر بووین لەوەی کە ناوچەکەش بەکاربێنێت بۆ ترانزیت. کاکسەلام ئەو تەمەنانەی کە دەستگیر کراون تا ئێستا ئەمە تەمەنیان لە چەند بۆ چەندایە؟ تەمەن جیاوازە بە تایبەت تەمەنی بەکارهێنەر لە 18 ساڵەوە تاوەکو 35 ساڵ زۆرترین بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون. تەمەنە گەنجەکانن مەترسی ئێمەش وەکو دەستگای ئاسایی شێرم و لاەنە پەیوەندیدارەکان ئەوەیە تەمەنی گەنج یاخود گەنج کە ئالودەی مادەی هۆشبەرە بێت گەنجەکانمان بنیادنەری کۆمەڵگەن ئێمە زۆر بەلامانەوە جێی نیگەرانیە کە گەنجەکانمان بەکارهێنەری مادەی هۆشبەر بن چونکە مەترسێکی گەورە بۆ سەرخۆیان و خێزانیان دروست دەکەن لە داهاتوودا بۆیە هەوڵەکان ئەوەیە ئێمە داهاتوویشی پرشنگدارتەمان هەبێت لە ڕووی بەکارهێنان و بازرگانیکردن لە مادەی هۆشبەر وەک کە ئەوەی کە بەرەنگاری بینەوە و بەرهەڵسی ئەم مادەیە بکەین نەهێڵی بڵاوێتەوە لە هەرێمەکەوانە.